لە هەڵەبجە کارێکی هەبوو بەبێ ئەوەی ماندوو ببێ بێتە هەولێر کارەکەی لێرە بەڕێوە ئەچێت کە مندامێک لە دەربەندی خان کارێکی هەیە وەک جاران نایەتە سلەیمانی و لە سلەیمانیەوە بێتە هەولێر هەر لە دەربەندی بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەبێت هەموو بەڕێوەبەرایەتیەکان کرێنە تاکپەنجەرە ئامانج لە تاکپەنجەرە نەهێشتنی ڕۆتین و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانە ئێمە وەک وەزارەتی خۆمان لە بەڕێوەبەرایەتیەکانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیەوە دەستمان پێ کردووە لە دوهۆک پێشتر لە کابینەی پێشوو تاکپەنجەرە بووە ئەمڕۆ هەڵەبجە کردمانەوە لە گەرمیان و لە سلەیمانی ئێستا خەریکی کاروبارەکانن ماوەتەوە هەولێر هەولێریش دەرخستەوە مشتەکانمان تەواو کردووە چاوەڕێی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران ببوورە وەزارەتی دارایی. ئەمڕۆ ئێمە بەڕێوەبەرایەتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەڵەبجە دوای نۆژەنکردنەوە و دوای کڕینی ئەجهیزەی تایبەت بە سیستمی داتابیس کە کاتە سیستمی تاکپەنجەرە کڕیمان بە خۆشحاڵیەوە بە ئامادەبوونی بەڕێز کوێستان خان جەنابی وەزیر کردمانەوە. ئێمە لێرە زیاتر ئیشی خاوەن پێداویستی تایبەتەکەین هەموو جۆرە مامەڵەیەکیان بۆ ئەوکەین ئەمەش کردومانە زیاتر بۆ هاوکاری ئەوانەوە بۆ کەمکردنەوەی ڕۆتینە سیستمێکە کە کەم ئەندامەکە دێت لە ژوورەوە ئەبێ لەو ژوورەدا ئەنیشێ بە کۆمپیوتەری ئێمە خۆمان سەرجەم کارەکانی بۆ تەواوکەین و پاشان ئەگەڕێتەوە بە خۆشحاڵیەوە ئێمە بڕێبرەتەکەمان وەگوتم تازە نییە بەڵام شێوازی کارکردنمان لەمڕۆ ئەبێتە شێوازێکی تازەتر.